سڵاو جارشترم کاتتان باش دەمەوێت ئەوەتان پێ ڕابگەێنم کە جگە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سێ مۆشێکی دیکە ئاراستەی باکووری مووسڵ شێخان کراوە. ئەو سێ موشەکە بەر هێزەکانی تورکیا کەوتون کە ئەو هێزانی تورکیا لەوێن جگەلەوەی کە ئەو موشەکەی ئاراستەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر کراوە. تا ئێستا لەسەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر هیچ زانیاریێک ڕانەگەێنراوە، بەڵام بەشێک لەو شەقامانەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخراون، دەیانەوێت لێکۆڵینەوەکان ئەنجام بدەن. ئەمە جاری یەکەم نییە موشک ئاراستەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر دەکرێت، چەند جاریش دیکەش کراوە لەبەرەوەی فڕۆکەخانەی هاوپەیمانان لە تەنیشت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە. ئەمەش لە کاتێکدایە کە ئەم موشەکەی ئەمڕۆ لەوێ کەوتە خوارەوە، لە نێو سەربازگەکە کەوتۆتە خوارەوە. هەم دژە تیرۆری هەرێمی کوردستان و هەم با بڵێین وەزارەتی ناوخۆ بە فەرمی بەیانیان دەرکردووە، باز لەوە دەکەن کە هێزەکانی ناوخۆ دەستان بەڵێ لێکۆڵینەوە کەوتەوە و موشک لەو شوێنە کەوتۆتە خوارەوە. ئەو ئێستا دەبینی هێزەکان لە دەوروبەری و لە دەروازەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر وەستاون و بەشێک لەو شەقامانە داخراون بەمەستی لێکۆڵینەوەدا. هیچ شتێکی فەرمی نییە تا ئێستا کە ئایا هیچ بریندار هەیە یاخود جان لە دەستدان هەیە لە با بڵێین ناو سەربازگەی ناو فڕۆکەخانەی هاوپەیمانان کە فڕۆکەخانێکی سەربازیە. دەمەوێت ئاماژە بۆش خۆم کە ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر ئەوەی ڕاگەیاندووە یەک مورشک ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کراوە. ئەو دیمەنانەی دەبینن ئێستا دەرگاکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر داخران و بەسەر ئاسمانی فڕۆکەخانەکەشدا هەلیکۆپتەری سەربازی دەسوڕێنەوە. دەمەوێت ئاماژەیەک بۆ بکەم کە لە 18 نیسانی ساڵی 2015 ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە بەردەم قوسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر تاقیەوە. ئەو قوسڵخانەیە نزیکەی 300 هەتا 400 مەتر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دوورە کە لێەوە تەقینەوەیکی گەورە بوو بۆ هۆی بریندار بوونی ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ئاسایش و بووە برینداربوونی بەشێکی زۆر لە کارمەندان یاسایش. بەڵێ هێزەکانی ناوخۆ ئێستا سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی دۆخەکان و دەستیان بە لێکۆڵینەوەکان کردووە. ئەو دیمەنانی دەبینن ئێستامە دەواازەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە. ئێمە لەگەڵ گەیشتنی ئەو زانیارە نەبێ ئێمە چینە لای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، بەڵام لە شەقامی 120 مەتری هێزێکی زۆری ئاسایش لەوێ بڵاویان پێوە کرابوو، نەتوانرا لێوە دیمەنەکانی شاندەین. هەرچەندە ئێمە بەچای خۆمان دووکەڵمان بینی، بەڵام هەندێک لەلایەن هاوڵاتیان و هەندێک ڤیدیۆی ئاگرکەوتنەوەکە تەقینەوەکان بۆ شارپێس لێردراون. لەو موشەکانەی کە موشەکەی کە بەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کەوتووە شایانی باشە ژمارەیەک. بەڵێ دەبێت شوێنەکەمان جێبێڵین لەبەرەوەی هێزەکانی ئاسایش ڕێگەمان پێ نادەن، لە شوێنەکە دەرمان دەکەن. بەڵێ نابی هیچ دیمەنێکی لێرە بگیرێت. وەرە کاکە وەرە وەرە ئەوە مەسوڕێمە ئەوەی نیشانە بەس پشتا پشت وەرە. ئەوە بۆیە ناچارین شوێنەکە خۆمان جێبێڵین. ئەگەر لە پشت بگەڕین
دبر وقتی جو لفظوری اللي دانش في الكوتون بەڵێ دەبێت ئاماژە بۆ بکەم کە لەگەڵ کەوتنەوەی موشەکەکە کۆنسوڵخانی گشتی ئەمریکا لە هەولێر زەنجی ئاگادارکردنەوەی لێداوە هەموو هێزەکانی کۆنسوڵخانە ئەوانەی تایبەت بە قوسڵخانەی هەولێر کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە و بەگوێرەی زانیاریەکان ئەمە کاتیوشا بووە کە ئاڕاستی فڕۆکەخانەی هاوپەیمانان و ئەمریکا کراوە ئاماژەشمەوە کرد هاوکات لەگەڵ ئەمەدا سێ دانەی تریش لە قەزای شێخان ئاڕاستەی هێزەکانی هێزە سەربازەکانی تورکیا کراوە. ئێمە دەمانویست لە نزیکەوە بین بۆی بتوانین نزیکی شوێنەکە ببینەوە بەڵام هێزەکانی ئاسایش ڕێگەیان نەدا و هەندێک دووریشیان خستینەوە بەڵام ئێمە چاوەڕێوە دەکەین کە زانیارە فەرمیەکان هەم لەلایەن دژە تیرۆری هەرێمی کوردستان هەم لەلایەن وەزارەتی ناوەخۆ یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەێنرێت چونکە تا ئێستا ئەوانیش هیچ زەرەر و زیانێکیان ڕانەگەاندووە.
بس سريع ولا ولا جاء رقم مطالع او زي كده استمر
بەڵێ بەڕێزان ئەوەی دیبینن ئەوە دیمەنی بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە دەمێ ئەوە ڕابگەێنم کە لە تویتێکدا وشارزێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوەی ڕاگەاندووەکە ئەم موشەکەی ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بە فڕۆکەی بێفراوکەوان بووە ئەو وەک سەرەتایەک ڕایگەاندووە بەڵام ئەم باززانیارانەی کە وشارزێباری باسیەوە دەکات تا ئێستا لەلایەن دژە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی ناوخۆ یاخود حکوومەتی هەرێمی کوردستان پشت ڕاست نەکراوەتەوە یاخود ڕاست نەکراتەوە کە ئایا ئەمە بە فڕۆکەی بێفڕۆکەوان بووە یاخود ئەمە هەر بە شێوەی کاتوشا وەکو یاخود هاوشێوەی پێشوو ئەو هێرشانەی کە پێشوو ئەنجام دراون بووە. چه سفر دکا کاکا دەمێ ئەوەتان پێ ڕابگەێنم سەرەتا ئەم باسمان لۆ کرد کە دەرگای با بڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر داخە بەڵام ئێستادانی هێزە ئەمنیەکانەوە دێنە ناو خەڵک بازۆ دەکەن چێ سەفەر دەکا مەبەستی ئەو کەسانەیە کە ئەو کاتێککە موشەکەکە کۆتبوو خەڵک نەیدیتوای بچێتە ناو فڕۆکەخانەکە هەمووی لە دەرەوەی فڕۆکەخانەکە وەستا بوون دەڵێت چێ سەفەر دەکە دانێ هاوڵاتیەکان ببنەوە ژوورەوە بۆی بستن ناو فڕۆکەخانە و ڕێکارەکان وەرگن و دواتر بە فڕۆکەکانی خۆیان گەشت بکەن. چه سفر دکا کاکا
بەڵێ بەڕێزان دەبێت زانیارێکی دیکەتان پێ بدەم کە ئەویژەوەیە پارێزگاری هەولێر ومێد خۆشناو باز لەوە دەکات کە هیچ زەرێکی گیانی نەبووە لەو موشەکەی ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هاوپەیمانان کراوە. هەندێک زانیاری دیکە هەیە باز لەوە دەکەن لە زانیاریەکان کە گروپی نوجەبا بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکە ڕاگەیاند کە کەمێک بەر لەمەوبەر ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هاوپەیمانان کرا. ئەم گروپە گروپێکی عەرەبیە، بەڵام ڕەنگە زانیاریەکان بە تەواوەتی لەسەر ئەو گروپە تا ئێستا دیارە من، بەڵام ئەو خۆی بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاندووە لەوەی کە ئەو موشەکەی ئاڕاستی هەولێر کراوە و لە هەمان کاتدا پارێزگاری هەولێر باز لەوە دەکات دەڵێ تا ئێستا هیچ زەرێکی گیانی نەبووە لەو No, esta no, placa.
अरे والله محافظ قدرت قدرت محافظ صادق Băre.